یەکێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە هەر لە ماڵەکەی خۆتەوە یا ئەبێ لەگەڵ کەسان نەژی یا ئەبێ گوێبیستی هەڵەی خەڵک بی یا هەڵە ئەەکەی بەرامبەر بە خەڵک عوزریان بۆ هێنایتەوە قبوڵ ئەەکەی هەڵەت کرد ئیلا ئەبێ عوزر بێنیت عوزر هێنانەوە بە زمان بەکردەوە ئەبێ ئێمە لە زمانی جەستەی یەکتر بخوێنینەوە تایبەت ئافرەتان لە ماڵەوە ئەبێ زۆر جوان زمانی جەستەی پیاوەکانیان بخوێننەوە جاری وا هەیە ئەم پیاوە تووڕە بووە هەڵەیەکی کردووە لەوچێ بە زمان نەتوانێ بڵێ داوای لێبوردن ئەەکەم لەم هەڵەیەکە کردم بەڵام یە ئیشێکی ماڵەوە جێبەجێ ئەکا کردەوەیەکی جوان لە ماڵەوە یا سەفەرێ بۆ منداڵەکانی ڕێکەخا ئەمە ئەعتیبارەکرێ بە ئەعتیذار یان ئەو ئافرەتە بە هەمان شێواز هەڵەیەکی کردووە لە ماڵەوە بەڵام لە دوای هەڵەکە خواردنێکی زۆر جوانی ساس کردو و تەقدیمی کردو بە هاوسەرەکەی مانای ئەوەیە داوای لێبوردن ئەەکەم بۆیە لاشەی ئینسان زیاتر داوای لێبوردن ئەەکە هەندێک جار چاو داوای لێبوردن ئەەکە مەرج نیە تەنها زمان ئەبێ عوزرەکان لە یەکتر قبول بکەن و ئەبێ عوزر بێنینەوە صفەتی اعتیذار و عوزر هێنانەوە صفەتێکی زۆر بەرزە مناڵەکەت ئەتبینێ غەڵەت ئەەکەی باوکی بەڕێز ئەگەر نەیبینی کە تۆ عوزر ئەهێنیتەوە ئەم صفەتەی تیا دروست نەبوو ئەم ڕۆشنبیرەی لە تۆیان نەبینی بەڕاستی عوزر هێنانەوە ڕۆشنبیرێکی زۆر بەرزە لاوازی نییە هیچ عەبدێک نییە بەهۆی عەفوەوە خوا بچووکی کاتەوە ئیلا بەرزیە کاتەوە خەڵک عەفووکە و هیچ عەبدێک نییە اعتیزار بێنێتەوە اعتیزار دلیل بێ لەسەرەوەی ئەم کەسە لاوازە دلیل لەسەر ئەو کەسە زۆر بەهێزە ئاستی ڕۆشنبیری زۆر بەرزە بۆیە عوزر ئەهێنێتەوە داوای عەفوەکە داوای لێ خۆشبوونەکە لە بەرامبەرەکانی ئەمە ئەخلاقێکی زۆر بەرزە لە میلەتی ئێمە زۆر کەم بووتەوە ئەبێ زۆر هوشیار بین ئێمە هەموو شتێکمان قانونە بە ئیسلام قسەمان هەڵس و کەوتمان تەسەڕوفاتمان لەگەڵ یەکترە ئێمە مرۆڤین لەگەڵ یەکترە دەنگە دەنگیشمان ئەبێ هەڵەش بەرامبەر بە یەکتر ئەەکەین بەڵام نابێت صفەتی ئاعتیذار و عوزر هێنانەوە بۆ یەکتر ئەبەدەن کاتێک لە کاتەکان ئێمە فەرامۆشمان کردبێت